مناقشة تەواو دەبی ڕەنگە سبەش هەبێ بزانین چۆنە ئینشاءڵڵا حەزەکەی ئینشاءڵڵا نا کۆنگرەکە باش دەڕەوە بۆ سلێمانیش باشە ئەوە ئیشێک نەبێ هەر ڕۆژە سەعاتێک بێ و ڕاوەستی و دوو گۆرانی بوترێ بڕۆی هێستا مناقەشەی زۆر باش کرا لە هەموو ڕێکەوە بە تایبەتی بۆ گەنجان بۆ ژنان بۆ دۆزینەوەی هەلیکار بۆ پێداچینەوە بە ئیشەکانی حکوومەت هەروەها بۆ چارەسەرکردنی کێشەی بینی هەموو لایەنەکان بۆ ئەوەی ئیستیقرار لە هەرێمی کوردستان هەبی و لە هەمووشی مهمتر ئەوە کرا کە زۆر دیراستێکی قوڵ بکرێ کە خەونی گەنجان چییە سەبەبی ئەوە بێ گەنج کۆچ بکە چی بۆ گەنج بکرێ بۆی کۆچ نەکە ئەمان هەمووی گرنگن و لەو مۆزوعە ئەوە بەرەڕووی سەرۆک بافل بۆ کە متابعەی ئەو شتانە بکە و ئیدارەی ئەو گروپانە بکە کە لەو مۆزوعان لێ کۆڵگە دەکەن ئەمن تەسەورەکەم لەسەر شتێکی زۆر بچووک لە ماڵ و لە گەدایکت تۆ نیو سعاتێک گفتوگۆ دەکەن ئێستا 700 کەس لەوێ لەسەر بابەتی زۆر گرنگ هەیە باسی خوێندکاران دەکە خوێندکارە ڕازینی هەیە باسی زراعەت دەکە وەزارەتی زراعەت دەکە ڕازینی کێشەی هەیە داوای مۆزوعیش دەکە هەیە مەسەلەی کولتوری مەسەلەی جیاکانە خەڵک یەک جار کۆنگرە دەگیرە لە 4 ساڵ وەنیە بۆیە باش ئەی چۆن تۆ سەرکردێکی دێرین یەکێتیت ئەوانەی کە دەبنە ئەندامی سەرکردایەتی ئەبنە ئەندامی مکتەبی سیاسی چ داواکاری کرد لێیانەیە دەکرێت چی نا من داواکاریەکەم ئەوەیە ئێمە دەبێت پێشەوەی بیر لە سەرکردایەتیکەینەوە سەیری شەقام بکەین چێ بە شەقام تێدەپەڕێت بە ساڵات چوو ناوەڕاست گەنج ژنی ئاهات چست و چالاک وەکو ئێوە مناڵ واگە بمانەوێت سەرکردایەتیکە بدەیت سەرکردایەتیکەمان ڕنگدانەوەی ئەو شەقامەبی بۆ هەر تەمەنێک خەڵکی خۆی هەبی مخاتەبەی بکە کاک سەعیدی دەوترێ یەشە لە پێشنیارەکان چەند لیستێکە بێ بۆ سەرکردایەتی ئەگەر چەند لیستێکە بێ چەند لیستێک بەڵێ لە ڕژنووسەکەەوەی تایە هەتیانە هەڵەمەکە باسی لیستی جیاجیان ناکە باسی ئۆپشنەکان دەکە باسی احتیمالەتەکان دەکە یان ئەمە خەڵک خۆی هەڵەبژێری ئازاد یان لیستێک دەبێت لیستێکی داخرا و سەرۆک درێم لەگەڵ لیستە کارەکە جا ئەوان لە مناقەشەی ئەم پەیڕەوە ئێستا گفتوگۆ لیست دەکرێت ڕێکەوە نانە ئینشاڵڵا زوو تاوا دەبێت ئینشاڵڵا